ئەم ڕەوشە نالەبارانەی ناوچە کێشە لەسەرەکان کەرکووک منتقەی سەرگەڕان و ئەمڕۆ دوێنێ و چەند ڕۆژ ڕابرد و خانەقین و دەڤەری مووسڵ و هەتا سەلاحەدینیش یانین کێشە هەیە کە سوتاندنی دەغڵودان و گەڕانەوەی تعریب و هەموو ئەمانە ئەجندایەکن کە بەڕاستی نە ئێمە و نا هیچ کوردێک پێی قبول ناکرێت لە پەرلەمان ئەوەی کە پێویستە ئەمڕۆ جیا لە کارەکانی خۆمان وەکو ئاماژە بە چەند بابەتێکدا کە بڕۆ لە پەرلەمان گفتوگۆی لەسەر دەکرێت کە کاری ڕۆژانەی پەرلەمان بەڵام لە هەمان کادا ئەمڕۆ فراکسیۆنە کوردستانەکان کۆدەنجێکمان هەیە لەسەر ئەوەی کە ئەم ڕەوشە نالەبارەی بە تایبەتی سوتاندن و تعریبکردن و دەست بە سەداگرتنی ماڵی خەڵک و گوندی خەڵک و جوتیارانی کوردستان کە ئەمە هەرگیز قبول نیە خەڵک لە بەعاجۆ بێ لە سەرگەڕان ماڵی کورد داگیر کە خەڵک لە سەماوە بێ لە منتقەی کەرکووک و خانەقین ماڵی کورد داگیر کە ئەمە کارێکە قبول ناکرێت لەم سەردەما و دوو کاری پێویستە یەکەمیان ئەوەی کە لە پەرلەمان دەکرێت ئەمڕۆ هەموو فراکسیۆنەکان کاری لەسەر دەکەین دوو لانە سیاسەکان کە حکوومەتی هەرێمی کوردستان بە ڕسمی حکوومەتی فیدرالی ئاگادار بکاتەوە کە ئەم کارێکی نادروستە کارێکی ناگونجاوە و ئەمە جێگەی قبولکردنیە و ئەمە دەبێت جدیەتی لەسەرەوە بکەین و ئەمە بۆی دووبانە نەبێتەوە چونکە ئەمە دیاردەیەکی خراپە و ڕنگدانەی و خراپیش دەبێت لە داهاتوو ملاوانەی بە ئاراستەیەکدا بڕە ئەو کاتە لە دەست حکوومەتی بەغدا و لە دەست حکوومەتی هەرێمیش دەرچێت